ئێستا ئەمریکا وڵاتانی دراوسێ پشتگیری عێراق دەکەن و هەرێم هیچ پشتیوانیەکی نییە بۆ پێی ڕیفراندۆم هاوکێشەی کوردی گەڕاندەوە خاڵی سفر کۆمەڵ و گۆڕان کە هەر لە سەرەتاوە لەگەڵ ریفراندۆمدا نەبوون و بە مەترسیان دەزانی ئێستا دەیانەوێت جوڵێک بە دۆخەکە بکەن و لەو خاڵە سفرەوە دەست پێ بکەنەوە گۆڕان دەڵێت ئێستا کاتیەتی کورد بەخۆی دابێتەوە بەڵام پێ لە جێپێکانی پێشوو نەنێتەوە. من پێماوە حیزبانێکەوە حکومڕانی کوردستان کردو بە تایبەتی بڵێن پارتی و بەشێکی زۆری ژێکێتش ئەوەیە کە دیار بۆ شکستیانە سیاستەکان سیاستێکی حەکیمان نەبووە ساش کورد ئەوەیە کە دەبێت ئاگای خۆ بێتەوە بە کوردەکەی وریا بێتەوە و بتوانێت چەنەنگای ئەگە حکوومەتێکی ڕزگاری نیشتیمانی دروست بکرێتەوە بۆی کەەوە تاڵ بژاردن دەکرێت کاروبارەکان بەڕێوە بێت. ئەمریکا کە پشتگیری ڕاپرسیەکەی باشووری کوردستانی نەکرد ئێستاش لەگەڵ عێراقێکی یەکگرتوودایە بەڵام ئێستاشی لەگەڵدا بێت دەرنەکەوت بەرزانی لە بڕیاری ریفراندۆمدا بەچی پشت ئەستور بوو. ئەندامێکی سەرکرداتی کۆمەڵی ئیسلامی بۆ چوونی وایە ئێستا کاتیەتی کۆمەڵ و گۆڕان پارچە شکاوەکان کۆبکەنەوە بە تایبەت کە پرۆژەی پێکەنانی حکوومەتی ڕزگاری نیشتیمانی و گەڕانەوەی کورد بۆ بەغدا بە بەرگێکی نوێوە ڕۆژ بە ڕۆژ لە ئەنگرانی بۆ زیاد دەبێ و بە چارەسەرێکی واقعی دادەنرێت. دەبێت ئێستا بە تایبەتی گۆڕان و کۆمەڵ هەوڵی خۆیان بگرنە بەر و بەرەیەکی ڕزگاری نیشتمانی ڕابگەێنن هەرچی زووترە داوا بکەن بەوەی کە پێویستە سەرۆکایەتی هەرێم هەڵوەشێتەوە پێویستە حکوومەتێکی ڕزگاری نیشتمانی پێک بهێنرێ و ئەم حکوومەتە هەوڵ بدا لە ماوەیەکی زۆر کەمی دیاری کراوە هەڵبژاردنێکی پاک و بێغەل و غەش ئەنجام بدرێ و جارێکی کە دەسەڵات و هەیمانە بگەڕێتەوە بۆ دامەزراوە شەرعی و یاساییەکان کە پەرلەمانە و ئەو پەرلەمانش بتوانێت حکوومەتێکی یەکریزی نیشتمانی پێگویێنێ. ئەو بەیان نامەش ئەمریکا دەری کردووە تەناونێ بارودۆخەکە لە ئێستا ڕدەگرێ و حاڵەتی سەربازی لە شارەکانی هەرێمی کوردستان دوور دەخاتەوە ئێمە دەگەڕێنێتەوە بۆ هەنگاوێت دواتر پێش ئەنجامدانی ڕیفراندۆم. چاودێرانی سیاسی دەڵێن لە بیرۆکەی ریفراندۆمدا بارزانی و هاو ئاوازەکانی نەیان پێکاو شکستێکی گەوریان بەسەر کووردا هێنا باجی ئەم هەڵە استراتیژیەش وەک بەشێک لە چاودێران دەڵێن واسێنانە لەو دەسەڵاتەی ئاڵوودەی بوون و بەهۆیەوە نەکبەتیان بەسەر کووردا هێنا تاوەکو هەر هیچ نەبێت بوار بۆ خەڵکی دیکە بڕەخسێنن تا کورد لەم شکستە دەرباز بکەن و بەشێک لە شکۆی بۆ بگەڕێنەوە. ڕەمێ عوسمان کەناڵی ئاسمانی پێیام سلێمانی.